بەڵێ بەڕێزان ئێمە هەر سەبارەت بەم بابەتە سەردانی شاندی پارتی دیموکراتی کوردستان بۆ گفتوگۆ بۆ دانوستان لەگەڵ لایەنەکانی شیعە و سوننا دەچنە بەغدا و بڕیارە سبەینێ دەست بە دانوستانەکان بکرێت. میوانێکمان هەیە لەگەڵ ئەو دەمانەوێت پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە داخۆ دانوستانەکان بەرەو چۆ دەڕۆن داواکاریەکانی پارتی و دیدگای پارتی لە سەر حکوومەتی داهاتوی عێراق چۆن دەبێت. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر فەرهادە تروشی سیاسەتمەدار و کاندیدی سەرکەوتوی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری دووەکەوە لەگەڵماندایە. کاک فەرهاد شەوتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. من پێم خۆشە لە ڕاگەیاندن یاخود قسەکانی فازڵ میرانی دەست پێ بکەین کە سەرۆکی شاندی پارتی دیموکراتی کوردستانیشتا زۆر ڕاشکاوانە دەڵێت دانوستان شتێکی پرۆتۆکۆلی نییە، بەڵکو دەبێ لایەنەکان تەواو ئامادە بن و بتوانن جۆ بگرن و بڕیار لەسەر چارەنووسی ڕێکەوتنەکانیش بدەن. پێم خۆشە بزانم ئێوە تێبینی و سەرنجتان لەسەر ئەم قسانە یاخود خوێندنەوەتان لەسەر ئەم قسانە چییە؟ شەو باش کاک حاکم، سڵاو و ڕێز بۆ جەنابت و بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24. بەڕاستی یعنی هەر لە ناوەکەی دیارە دانوستاندنە، باشە دوو تەرەف بەشدارە بن یان زیاتر. ئەو دوو تەرەفانە بە تاکید کێشە و مەشاکل زۆرە لە عێراق، چ لە بینی هەرێم و بەغدا، چ لە بینی خۆیان وەکو شیعە، چ لە بینی سونە و شیعە. لە ستراکچەری دەوڵەتی عێراقی مەشاکلی زۆر هەیە. لەبەرەوە کاک فازڵ ڕاست دەکا دەبێ لایەنەکانی تر بە تایبەتی ئەوانەی کە دەسەڵاتدارن، ئەوانەی کە ئەڵێن ئێمە زورینەین و حکومڕانی عێراقن، دەبێت جێ لە خەلکی تر بگرن بە تایبەتی لە هەرێمی کوردستان داوای زۆرمان هەیە، خەلکی تر داوای زۆریان هەیە، چ لە بابەتی خزمەتگوزاری و ئەوانە بێ بۆ سەرتارچەری عێراق، چ بابەتی سیاسی و یاسایی و دەستوری بێ وەکو هەرێمی کوردستان کە بەشێک لەو بابەتانە بابەتی موچە و شایستەی دارایی هەرێمی کوردستانە. زۆر باشە کاک فەرهاد، کەواتە دیدگا یاخود نەخشەڕێگای پارتی دیموکراتی کوردستان لەم دانوستانە لەگەڵ لایەنە عێراقیەکان دەبێت چی بێ؟ پشت بە چی دەبەستێت؟ کاک حاکم، بە بەردەوامی جەنابی سەرۆک بە تایبەتی و هەموو سەرکردایەتی پارتی و پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزب بە بەردەوامی جەختی لەوەی کردوتەوە کە ئەبێ عێراقێکی فدرالی دیموکراسی ڕاستەقینە دروست بێتن. ئەم عێراقەش لەسەر ئەساسی دستور دەبێت لەسەر ئەساسی دەستوری 2005 بێ. ئەو دەستورەی کە لەسەر سێ بنەمای سەرەکی نووسراوە بە بەردەوامی وەکو سلوگان و شیعاری هەڵمەتی هەڵبژارتنی ئێمەی ئەم جارە بوو لیستی 275 پارتی کە بریتیە لە شەراکەت و تەوافق و تەوازن، ئەو سێ پرینسیپەی کە بە بەردەوامی جەنابی سەرۆک ئەڵێ دەستور لەسەر ئەم سێ پرینسیپە نووسراوە و عێراقی نوێ لەسەر ئەم سێ مەبدە و پرینسیپە دروست کراوە. دەبێ کاک حاکم دەبێ ئەم سێ پرینسیپانە جێبەجێ بن بۆ ئەوەی بزانین و فعلەن عێراقێکی فدرالی هەیە. بەبێی فدرالیەت عێراقێکی سقەتمان دەبێ، بەبێی فدرالیەت کێشەی کورد حەل نابێ، بەبێی فدرالیەت بەڕاستی ئێمە قبول ناکەین، چونکە فدرالیەت تەنیا لەو مەرحەلە لەو قۆناغە تەنیا زەمانەت و تەنیا گەرەنتیە بۆ هەبوونی مافی کورد و هەبوونی کوردستانێکی فدرال لە چارچێوەی عێراقێکی دیموکراتی. زۆر باشە کاک فەرهادەوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا. هەروەها سەرۆک بارزانیش پێداگری لە کاتی بانگەشەی هەڵبژاردن پێداگری لەسەر جێبەجێکردنی دەستور ئەو سێ بنەمایە تەوافق و تەوازن و شەراکەت کرد. ئێستا شاندەکە دەڕۆن بۆ ئەوێ دەڵێ دەبێ ئەو لایەنانە بتوانن بڕیار بدەن. بەڵام پرسیار ئەمەیە، ئێستا عێراق لە جێژاوێکی گەورەدایە لە ڕووی سیاسی، ئەمنی، ئابووری، هەتا دوایی. پێ دوایە ئەم عێراقی ئێستا عەقڵێتەکەی گۆڕاوە دەکرێ بگەڕێتەوە بۆ دەستور و بۆ ئەو سێ بنەمایە. ئەگەر نەگەڕایەوە ئەگەرەکان چین؟
کاک حاکم من لە ئەگەرەکە دەست پێ ئەەکەم بەڕاستی ئەگەر نەگەڕاوە عێراق سەقامگیر نابێ، عێراق پێشکەوتوو نابێ، عێراقێکی دەوڵەمەند و وەکو بڵێن مستەقر دروست نابێ. ئەگەر مەبەستیان ئەوەیە کە عێراقێکی خۆشگوزەران بێ، عێراقێکی سەقامگیر بێ، عێراقێکی دیموکرات بێ، عێراقێکی فدرالی بێ، عێراقێکی مەقبول بێ لە چارچێوەی نیودەوڵەتی و شەرق الئەوسەط ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڕاستی دەبێت دەستور جێبەجێ بکە. ئەم دەستوریش وەکو باسم کرد لەسەر ئەو سێ بنەمایە جێبەجێ کراوە. ئێمە وەکو کورد بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بەبێی جێبەجێکردنی ئەم سێ بنەمایانە بەڕاستی ئێمە ینی ئەگە بڵێم قبول ناکەن احتیمالە زۆر خەڵکەیە دەڵێن چی ئەکەن. ئێمە ڕاستە احتیمالە لە ڕووی عەسکەری و لە ڕووی سەربازی و لە ڕووی ئەمانە وەکو بڵێن وەختی ئەمە نەبێ، بەڵام ئەگەر کوردیش بەشدار نەبێ، کوردیش شەنگستەیەکی ئەساسی و سەرەکیە لە پرۆسەی سیاسی لە عێراقی نوێ، لە دەوڵەتی عێراقی نوێ، لە ئەم عێراقی کە دروست بووە پاشی 2003 کورد ئەساس بووە لەوە. ئەگە پارتی و کورد بەشدار نەبن بەڕاستی کێشەیەکی گەورە دروستە بێ بۆ پرۆسەی سیاسی لە عێراق. کاک حاکم ئەگە دەرفەتم بدەی من لەسەر ئەو سێ پرینسیپە کە لە سێ پەیڤ لە سێ کەلیمە پێک دێتن کە تەوافقە و شەراکەتە و تەوازونە، بەڕاستی زۆر گرنگە خەڵکی ئێمە بزانێت، چونکە احتیمالە خەڵکێک هەیە دەڵێ ئێمە بێزار بووین لەسەر لە ئەو سێ پرینسیپانە لەو قسە دووبارەیە کە بە بەردەوام دووبارە دەکرێت لەلایەن پارتی بە تایبەتی. من دەمەوێت بڵێم کاکە عێراق ئەگەر وەکو ژمارە ینی تەماشای هەرێمی کوردستان بکات هەمومان ئەزانێن، مناڵێکیش ئەزانێت کە کورد لە عێراق لە حدودی 15 حتا 20% زیاتر نییە. وەکو ڕقم وەکو ژمارە ئێمە پێمان ناکرێت بەڕاستی بەرامبەری 85% بگرین. لەبەرەوە ئێمە دەڵێن تەوافق و فدرالیەت پێکەوە ڕەبتن، ینی دەبێ ئەوان کە بڕیارێک ئەدەن دەبێ بە ئەتیفاق بێ، دەبێ بە بەرچاو وەرگرن کە کورد مکەونێکی ئەساسیە، کورد جیاوازە، کورد نەتەوەیەکی جیاوازە. ڕاستە ئێمە عێراقین بەڵام ئێمە کوردین، ئێمە عەرەب نین. ڕاستە مەسەلەن ئێمە موسڵمانین بەڵام نەتەوەمان جیاوازە، جوغرافیامان جیاوازە، دیرۆک و مێژومان جیاوازە، هەموو شتمان جیاوازە. لەبەرەوە دەبێت بە بەرچاو وەربگرێ. ئەگەر بیانەوێت تەوافق هەبێ دەبێت تەوازن هەبێت. تەوازنیش ئەوەیە کە لە پۆستەکان لە مەنسبەکان کورد لەوێ هەبن بۆ ئەوەی کە بڕیار بدەن بڕیارەکە بە تەوافق بێتن. بە تاکید ئەمانەش هەمووی ئەبن بە نەتیجە بۆ شەراکەت. ئەگەر ئێمە شەریک و پارتنەری ڕاستەقینەی حکومڕانەکانی عێراق بین بە تایبەتی شیعە بە بەرچاو وەردەگرن ئەو سێ پرینسیپانە کە یەکێک لەوانەیە کە ئێمە شەریک بین لە بڕیاردان و بەڕێوەبردننی ئەم وڵاتە. زۆر گرنگە ئەم سێ پرینسیپە ڕۆم بێ بۆ خەڵکی ئێمە بوو بینەر و بیسەری 24. زۆر باشە کاک فەرهاد، ئێوە ئاماژەتان بە کۆمەڵێک خاڵی زۆر گرنگدا، بەڵام من دەمەوێ لە یەک خاڵیانەوە بەڕاستی هەڵوەستەی لەسەر بکەین بۆ خۆت باش دەزانی ڕژێمی پێشوو ئەنفالی کرد، کیمیابارانی کرد. ئەمانەی ئێستا لەسەر حکومن ئەنفالیکی ئابووری دەکەن. پێت وایە ئەم جارە پارتی کە دەچێتە دانوستان دەبێت مەسەلەی بودجە و مستحقات و شایستە داراییەکان و موچەی خەڵکی کوردستان بخاتە دەرەوەی دانوستانەکان کە بە هیچ جۆرێک نابێت جارێکی کە دەست ببرێت بۆ موچەی خەڵکی کوردستان. کاک حاکم دیکتاتوریەت بەعکسی دیموکراسیەت، دیکتاتوریەت پرنسیپی سەرەکی دیکتاتوریەت ئیلغاکردنی غەیری خۆتە، ئەوەی کە وەکو تو فکر ناکات، ئەوەی وەکو تو نەبێ عەرەب نەبێ، ئەوەی وەکو تو بە هەموو شێوەیەک ڕەفتار نەکە ئیلغایەکەی. دیموکراسیەت عکسی ئەوەیە، مەبەستی تەعەدودیەتە لە دیموکراسیەت. مەبەستمان ئەوەیە کە خەڵکی تریش هەیە ئەمان ئەگەر ئەم عقلیەتە نەگۆڕن، چونکە ئیلغاکردن کەنسڵکردن کاک حاکم بە زۆر شێوە دەکرێت. هەندە جار بە قڕکردن و بە کیمیاباران و بە ئەنفال و بە کوشتن و بە گرتن و بە سووتاندن و بە هەموو ئەو شێوانەی کە دیکتاتۆریەت کردی. هەندە جاریش بە ئەشکالی تر ئەکرێت کە زمانت اعتراف پێ ناکات، کە شایستە داریەکانت نانێری،
کە سنووری باش. جۆرافیت و وەکو مێژوو و تاریخی کورد گرنگی پێنادەت و ئەتیرافی پێناک ئەمەش جۆرێکە لە ئیلغاکردن بەڕاستی زۆر گرنگە خەڵکی ئێمە بزانێ بەکارئینانی ئابووری بەکارئینانی پارە بەکارئینانی موچە بەکارئینانی بۆجە بۆ لاوازکردن و ئیلغاکردن و کەنسڵکردنی خەڵکی تر کە نە عەرەبە کە نە دەسەڵاتدارە وەکو ئەوان ئاڵێن لە بەغدا ئەمە شتێکی زۆر مەترسیدارە پێویستە بەڕاستی ئێمە قسەیان لەگەڵکەین لەسەر ئەو بابەتانە ئەگەر کوردیان قبول بێ دەبێ کوردیان قبول بێ بە مافە دەستوریەکان بە مافەش بە شایستەدارەیەکان بە فدرالیەت بە دیموکراسیەت زۆر باشە زۆر بەڕێز فەرهاد لە تورکی سیاسەتمەدار و کاندیدی سەرکەوتووی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری دووهۆکەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.